ئەمە لە سەرمان یعنی بەس نەک شۆفێر ڕێنمایی بکە هاوڵاتیش با ڕێنمایی بکاتن ڕێنمایی پەڕینەوە ڕێنمایی جادە کە دەپەڕیەوە تەماشای ئەولا بکە یان منداڵەکات لە دەست دەڕواتن ئیتر بیگرە بە جوانی سیارەکی لێ دەدا جا قوڕ بەسەری سیارەکەش دەکات دەرێ ئەوە قەزا و قەدەر بووە یانەوە سیارە خۆی لێدایە لە منداڵەکەم ئیدەوە جوانی ئاگەر لێبی بۆ مەبەستی پەڕینەوەی ناو هێڵی پیادە ئەوانە پێشتر زۆر کەم بوو بەڵام ئێستا باشترە تاک دەبینی خەڵک لەسەری دەپەڕدەوە و داوا لە شوفێرانیش دەکەم کە یارمەتی ئەو کەسانە بدەن و لە ڕێگەی هەڵگیرساندنی 4 فلاش ناو سیارە بۆی بپەڕنەوە و لە ڕووداوی هاتوچۆ دوور بن. خەڵکی هەیە کە تۆرمۆزگرتن زۆر باش نازانن یعنی بەس هەر لەیانەوێت گاز لێدەن پێ لێدەن بڕۆن بە خەڵکێکم بینیوە لە ناوجادا بوونا پەڕینەتەوە یعنی ئەوەندەی نەماوە کە سیارە لێ بدا لەهۆی ئەوەی کە مەسەن خەریکە دەپەڕێتەوە یعنی کابرا پێ غەدرەکە تورمز بکاتەوە یان خەڵکیش هەیە لە کاتێکی زۆر ناگونجاو یعنی کاتێکە ترافلایت سوورە دێت لە جادە دەپەڕێتەوە یان لەسەر خەتەکان ناڕوە. منداڵەکان قوتابیەکان فێرە یاساکانی هاتچۆ بکە هاوڵاتیەکانیش دەبی سایقەکان لە کوچە کۆڵانەکان بە وریایی و بە خێرایەکی زۆر کەم سیارەکان باژوون لێخۆن دواتر دەبی ڕێز لە یاسا بگرێ هاوڵاتی دەبێت شوێنی پەڕینەوەی لە شەقامەکان شوێنی دیاری کراوەکان استفادە بکات دواتر سایقەکان ناوی عەجەلەیان هەبێ لە ترافیک لایتەکان و ڕێز لە ترافیک لایتەکان لە خەڵکی مەدەنی بگرن.